کاکە حقەتەکەی والله دەنگیانە فرۆشێ والله ڕاز ناکا لەگەڵانە لە نەتیجەش دابینەوە قورآانی پیرۆز دافەرمێ وەلاکین ئەکثەرکم للحەقی کاریهون یعنی زۆر خەڵکی خۆمان کە قسەی حەقی پێڵێی پێی ناخۆ کاکە حقەتەکەی والله دەنگیانە فرۆشێ والله ڕاز ناکا لەگەڵانە لە نەتیجەش دابینەوە ئەم پیاوە بۆ خۆی دوکانێکی سیاسی داناوە لە ئێستادا گەورەترین کێشە لە ناو حیزبەکەی خۆی یعنی ئەمە قسە ئەکا ئەوانە ئەچێ سۆز و عاتیفی خەڵک ڕاکێشێ من بە شێوەیەکی ئاشکرا شوێنێکی گشتیا و پێشەنگایەکی گەورەی بە ناوی میدیکۆ بۆ باشکردنی سیستەمی تەنداوم کرۆ سیستەمی تەندروستی سەرۆکی حکوومەت ئەی باشە خۆ من دەنگم پێ نەداوە ئێوە پەرلەمانتارە ئەو دەنگانە بۆ خۆی مامەڵە بە دەنگەکان و لەگەڵ ئەنوا حیزبە چوو لەگەڵ کۆمەڵاوتی کاکە بەڕێز مامۆستا عەلی باپیری وتوتی من ئەگەر ئیسپاتم نەکرد تەزویرەوتی لە سێدارم بدەن و واوە ناچمە درۆش ڕاستی نەکرد ساختە چییە ڕۆژ لەگەڵ حیزبەکانی کایوتی ئاوە اینجا ئیشەکەی نانەکەی لەسەر ئەو نەوع تۆڕە کۆمەڵایەتیانەیە ئیشی خۆی بزر کردووە ئیشی خۆی ئەوەیە مافی هاوڵاتیان وەرگێتەوە کۆمەڵش عەلی مامۆسای کوردیە بەراوردی ژیانی عەلی بکە بە مامۆسایەکی کوردی بۆ ناگەڕێتەوە سەر مێنەکەی خۆی عەلی باخ و ڤێلا و شوقە و خانوو هەموو شتی هەیە کاکە ئەگەر گونجاو بێ ئەم جاراتم لە پێش خانە و ڤێلا گەورەکانی کە لە چۆ هەیەی کە چۆن چیەکە و چی ناکە